پرسیاری پەنجاڵەیە سەلام عەلەیکوم مامۆستا تا چەند هاوڕای لەگەڵ سەربڕین لە جیهاد و ئایا تۆ وەکو مامۆستاکرەکار سەری کەست بڕیوە؟ نەوەڵا برا بەڕێزەک بەخوا من نەقاز نەقەل نەمەڕ نەبزن نەجوان نە جۆرەکە نەگا نەمانگا هیچیم سەر نەبڕیوە مریشکیشێک دووجارم سەر بڕیوە و تەئیدی سەربڕینەکەش ناکەم تەڵان سەربڕین خۆی ئەبێ سەیرکەین سەربڕین لە زمانی کۆنا لەبەر ئەوەی ئێستا عیلمیەن ئەڵێ سەربڕین نزیکترین کەمکردنەوەی ئازارە بەو سیفەتەی کە یەکسەر مێشک جودا کاتۆ لە جەستە ئیحساسەکان نەقڵ نابنەوەی تر بۆ مێشک ئەمە تەمان خۆی من نازانین ئایا وایە نە بەس ئەمەوەکو نەزەریە کە باسیەکەنەوە و ئەو کەسانش کە ئەڵێن کورسی کارەبایی باشترە یەکی کاڵە فیشە گونەی بەسەریەوە باشە یەکی کاڵێ بە کارەبابی کوژی وەالحاصل هەر یەکێ لەوانەی کە هەر یەکە نەزەریەکە بەڵام پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە بۆ سەربڕینی ئاژەڵ فەرموویەتی ئەگەر کوشتان سەرتان بڕی بە جوانترین شێوە سەری ببڕن بۆیە سونەتە تۆ بێم چەقۆکە پیشانی مەڕەکە نەدەیا مریشکەکە و لە بەرچاوی ئەوانی کەش سەریان نەبڕی کە باشترین شێوازێک بەکاربێنی سەری ببڕە نازانی چ شێوازێک ئایا ئەم سەربڕینە خۆی باشە یان ئەوەی کە فیشە چەگەنن بەسەریەوە یانەوەی کورسی کارەباییە لە ئەمریکا یانەوەی پەتای کە نەملی نازانین بەڵامی تر ئەمانە هەموو شێوازی کوشتنن یعنی کەسیشان ناتوانین بڵێن وڵا ئەمان دڕندانەترە لەوی تر یعنی چێوە بە چەقۆ سەری بڕیوە ئەوروپیەک بیکردایە بە قانون و سەریان ببڕایە ئەمان وڵاوە زۆر حەزاریە کورسێ کارەباییەکە زۆر حەزاریە پێمان واوێ لە 21 ویلایەتی ئەمریکا هەیە ویلایەتەکانی تر نایانەوێ ئەوروپا هەر نایە بکوژرێت ئەو ئەعدامێکە کرێ لە سین لە رووسیا لەو شوێنانەی ترەوە ئەوەشکاڵ کابرا کۆریا و کابرا مێردی پوری خۆی کوشتەوە کردی بە مەدفەعێکەوە نایبێت تۆپێکی پێوەنە